سڵاوتان لێ بێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوریەکەمان بابەتی هەڵبژاردنەکان و یاسای هەڵبژاردنەکان و دابەشکردنی بازنەکانە لە عێراقدا، ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە پێشنیاری جیاواز هەن، بەڵام وەکو دەوترێ بەهێزترین پێشنیاریان ئەوەیە کە بەپێی کورسی کۆتایی ژن لە پارێزگاکانە بازنەکان دابەش بکرێن. گفتوگۆکەین لەسەر وردەکاری ئەم بابەتە چۆن دەبێ و ئەگەر بازنەکان بەم جۆرە دابەش بن کورد چۆن بتوانێت مامەڵەیەکی تەکنیکیانەی زانستیانەی سوودبەخش بە ژمارەی کورد و پێگەی کورد لە عێراقدا مامەڵی لەگەڵدا بکە. ناوچە دابڕێنراوەکان لەم جۆرە لە دابەشکردنا سوود دەکایان زیان کورد چۆن لە ناوچە دابڕێنراوەکان مامەڵە لەگەڵ هەڵبژاردندا بکە. ئایا دابەشبوونی بازنەکان لە عێراقدا بەو جۆری کە پێشنیارە و هەیە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە عێراقدا دەتوانێت چۆن ئەم دابەشکاریە بکات، دەتوانێت فریای بکەوێ. توانە و قوتی ئێستای کۆمیسیۆنی هەڵبژاردنی عێراق لەوەدایە کە ئەو ماوەیی کە ماوە کات بۆ دابەشکردەکان و ئامادەکاریە تەکنیکیەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن بتوانێت ئامادەسازی تەواوی خۆی بکە و لە کاتی دیاریکراوی خۆیدا کە مانگی 6 ساڵی ئایندەیە هەڵبژاردنەکان لە عێراقدا بەڕێوە ببات. ئەمانە کۆمەڵێک پرسیارن کە لە تەوری یەکەمدا گفتوگۆی لەسەرەکەین و تەوری دووەمیش لەگەڵ وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانە بێت تایبەت بە دۆخی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێگریەکان و بڕیارەکانی ئەمڕۆی لیژنە جیاوازەکان بۆ ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چۆن دەبن و دوایین بڕیارەکان وەزارەتی تەندروستی قسەی چیە بێ لەسەر ئەم بڕیارانە گفتوگۆی لەسەرەکەین. لە تەوری یەکەمدا بەڕێز هاوڕێ تۆفیق شارەزای هەڵبژاردن لە ئەستۆدیۆ لەگەڵمانە بێ. کاگاوڕێ بەخێر بیت. سپاس دەکەم. کاگاوڕێەوەی کە پێشنیارە دابەشکردنی بازنەکان لە عێراقدا بەپێی کۆتایی کورسی ژن بێت لە پارێزگاکانە. وەکو دەوتری ئەمە دوایین بەهێزترین پێشنیارەکە هەیە و بەپێی یاساکەش پێویستە ئیتری عێراق دابەشکرێت بە بازنەکان، هیچ مەجالی شتیانیان و تا بێ یاساکە هەموار بکریانە بێ بازنەکان دەستنیشان بکرێ. دابەشکردنی بازنە لەسەر کۆتایی کورسی ژن پێ دوایە سەرکەوتووە بێ بۆ پرۆسەی هەڵبژاردن لە عێراقدا، یان ئەم پێشنیارە پێشنیارێکی بەهێزە بۆی هەموو لایەنەکان پێیان قبول بێ؟ ئێوەکو ئەگارن بابەتی گفتوگۆکردن لەسەر قانونی هەڵبژاردن، گفتوگۆکردن لەسەر سینارۆکانی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەخت لە عێراقا وەکو چیرۆشی شەمە نەفرێک وایە کە گەشتێکی دووری هەبێت، ماوەیەکی زۆری پێ بچێت تا ئاگاتە دوای وێزگەی خۆی و گەشتیارەکانی ناو شەمە نەفەرەکە بگەنە شوێنی مەبەست. ماوەیەکی دوور و درێژە بێنەوە بەرەو گفتوگۆ هەیە، هەتا ئەم دەقیقەیە کە من و تۆ ئەم بەرنامەیەکەین بابەتەکە یەکلایی نەبووتەوە. توانی بڵێین قۆناغ بە قۆناغ خەریکە گەڵاڵا بێ. کاتی خۆی لە قانونەکە بابەتی بازنەکانیان جێهێش بوو بۆ لیژنەی قانونی پەرلەمان کە دیاری بکات. لیژنەی قانونی پەرلەمانیش لەبەرەوەی ئەم بابەتێکی سیاسیە دوای چەندین دانیشتن گفتوگۆ نەگەیشتە ڕێگاچارەیەکی ڕوون و ئاشکرا. پەرلەمان چەندین دانیشتنی کرد، چەند سینارۆیەکە بوو. سینارۆیشانەوە بوو هەر قەزایەک بکرێ بە بازنێ. دواتر سیناڕۆی تری جۆر بە جۆر هات کە هیچ پارێزگایەک لە 3 بازنە زیاتر نەبێت. دواتر سیناڕۆی تر هات هەر پارێزگایەک 5 بێت. دواتر چەندین سیناڕۆی تر. باشترین سینارۆ لە ئەنجامی گفتوگۆکردن بیریان لێکردەوە ئەوەیە کە ڕەچاوی کۆتای ژنکەن لە هەر پارێزگایەک. بۆ نمونە پارێزگای سلێمانی 18 کورسیە کە بەپێی دەستورە بێت لە 125 لە نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خانمانی وڵاتەکەمان بن. بۆیە ئێمە 5 کورسی ژنمان هەیە کەواتە پارێزگای سلێمانی کاڵین پارێزگای سلێمانی بە هەموو قەزاکانیەوە بە ئیداری سربەخۆی گەرمیانیش لە دەوڵەتی عێراق هەر مامەڵەی قەزای لەگەڵاکرێ، وەکو قەزای کەلار، وەکو قەزای کفری، بە هەمان شێوە قەزای ڕانیا قەڵاتزێ. واتە ئەو گۆڕانکاریە کاژێڕیانەی کە لە چوارچێوەی لامەرکەزیەت لە حکومەتی هەرێم لە شارەکانی کوردستانە ڕوویاوە لای عێراق هێشتا دانی پێیان نەنراوە. جێگەی سەرنجیشە ئەویژەوەیە کە ئەویش بابەتێکە پارێزگا هەڵەبجا وەکو پارێزگایەک دووبارە مامەڵەی لەگەڵا نەکراوەکە وەکو پارێزگایشە هەڵبژاردن بەڵکو بەداخەوە تا ئێستاکە ئەوەی کە هەیە وەکو قەزایە کە ئەم بابەتە زیاتر لایەنێکی معنەوی و ئەدەبیە بۆ ئێمە نەک لایەنی ژمارە و هەڵبژاردن. چکە لە ئەنجامە ئەگەر وەکو قەزاش مامەڵەی لەگەڵ بکرێ وەکو پارێزگاش مامەڵەی لەگەڵا بکرێ ژماری کورسیەکەی دیارە و یەک پێکاتی تایە کە کووردە کێشەکە کێشەی سیاسی نییە بەڵکو کێشەی ئەوەیە کە دوای جینۆسایدکردنی کورد بەداخەوە هێشتاکە و عەقڵێتە هەیە ئامادەنیانی ئاسانتریشدەوەیە کە تۆ وەکو پارێزگایەک ماڵی لەگەڵا بکەی، واتە تۆ بودجەی نایتێ تەنها ڕێزێکی ئیداری لەگەڵاکەی.
ئەوەی کە ئێستا گفتوگوی لەسەرەکەن ئەوەیە کە بە پێی کۆتای ژن بێ هەتا ئەم دقیقەیە ئەمە هەیە و ئەمە بەهێزترین سینارۆیە کە بۆ ئەوەی دەنگدانی کۆتایی لەسەر بکرێت. باشە دابشکردنی بازنەکان کاک هاوڕێ بۆچی گرفتە بەلای هێز و لایەنە سیاسیەکانەوە؟ ئەم بابەتە یەکەم جارە لە عێراق ئازموو نەکرێ بۆ هەندێک لایەن باشە بۆ هەندێک لایەن خراپە واتە ناتوانن هەموو لایەنەکان وەکو یەک بە یەک چاوی بەرژەوەندی خۆیان تەماشای بە نمونە لایەنێک سروشتی چۆن بێ باش منویستم ئەوە باسکەم بۆ نمونە ئاڵین نمونەیەشی ئاسانە هێنینەوە لە ناوچەیەشی ژماری دانیشتوانی کەم بێ پارێزگا هەڵەبجێنینەوە کە بەپی سەرژمێریان ژماری دەنگدەران و ئەوانیان کورسیشانەیە کەواتە هەموو پارێزگای هەڵەبجە هەموو خەڵکی ناو هەڵەبجە یەک کورسیان بەرەکەوێ ئەگەر لە هەڵەبجە 100 کەسیش خۆی هەڵبژێرێ یەک کەس دەرەچێت 1000 کەسیش خۆی کاندیدکە یەک کەس دەرەچێت چێ دەرەچێت لەو یەک کەسە لە نێوان ئەو خەڵکانەی کە خۆیان هەڵبژاردووە چێ زۆرترین دەنگی هێنا ئەو دەرەچێت کەواتە لەم بارودۆخە شێشە پیا بێ بۆ نمونە ڕەنگە حیزبێکی بچکۆلە کاندیدێکی باشی هەبێ کە سیرەکەی حیزبەکە بە ژمارەی کورسی پێگەکەی ئەوە نییە 100,000 دەنگ بەدەستبێنێ بەڵام کاندیدەکەی ئەو دەرچووە لە ئەنجامی ئەوەی کە کاندیدەکانی کە زۆرن دەنگەکان پرش و بڵاو بوونەتەوە ئەمە ترس لە لای حیزبە گەورەکان دروستەکە کە پێیان وایە هەتا باسنەکە بچووکتر بێ ڕەنگە لە بەرژەوەندی حیزبی بچووک و مامناوان بێ بە پێچەوانەوە لە هەندێک شوێنی تر کە کێشەی ئاینی هەیە ئەمان شیعەیە ئەمان سوننەیە ئەوان مەسیحیە ئەوان تورکمانە لەم ناوچەیە بۆ نمونە تورکمان لە ساڵ 60 عەرەبی سوننە چلن کەواتە تورکمانەکە لە ساسە دەرەچێت لە شوێنێکی تر بە پێچەوانەوە کوردەکە دەرەچێت کەواتە کە سەیرەکەی پێکهاتەی نەتەوەیی و ئاینی و ژمارەی ناوچەکان لە ڕووی ژماری دانیشتوانە وەکو یەک نین ئەمە بۆتە هۆی ئەوەی کە تەماشاکەیت لە هەندێک شوێنە حیزب قازانجێتی لە هەندێک شوێنە حیزبێکی تر زەرێرێتی هەر بۆیە ئێستا هێزە سیاسیەکان دابەش بوون لە نێوان ئەوەی هەندێک لایەن پشگیریەکەن هەندێک لایەن دژی ئەوەستنەوە. باش کەواتە ئەو کەسەی کە زۆرترین دەنگ بەدەستێن یعنی ڕێژەی دەنگ دیاریکراونیە بۆ نابێ ئەوەندە هەزار دەنگ بێنێ اینجا دەرەچێت ئەوە ئەو کاتە بوو کە ڕێژەی نوێنەراتی ئەوەی پێڵێن تەمثیل النسبی بۆ نمونە تۆڵەیە چین کورسیە حسابمانە کرد سلێمانی ملیۆنێک کەس دەنگەیە باش ملیۆنێک کەس دابەشی 18مانە کرد کەواتە نرخی کورسیەکمان دەستەکە بۆ نمونە ماوە کورسیەک بە 23,000 دەنگ باش کەواتە تۆ 23,000 دەنگ بەدەستبێنی اینجا تۆ خاوەنی کورسیەکی ئەگەرۆکو خۆت خۆ هەڵبژاردایە ئەگەرۆکو حیزبیش خۆ هەڵبژاردایە تۆ بۆکو حیزبێ جارێ 23,000 دەنگەکە و بێنایە اینجا حسابی ئەومان بۆ کردی کە حیزبەکەت یەک کورسی هێناوە اینجا لەناو حیزبەکەش تا هاتین ڕیزبەندی کاندیدەکانێ لەناو حیزبەکە تا چێ زۆرترین دەنگی هێناوە ئەو کورسیەمانەیە بە ئەو بەڵام ئێستا بووە بە لیستی تاکە کەسی تاکە کەس خۆی کاندیدەکە تەمەنە 28 ساڵە تێپەڕان بێ بڕوانامی شەشی ئامادەیت هەبێ هەروەها 500 ئیمزاش لە دەنگدەران کۆ بکەیتەوە کە پشگیریت بکەن ئەبی بە کاندید. ئیجابیات و سلبیات ئێمە چییە؟ یەکەم شتەکە ڕێژەییە ئیجابیات و سلبیاتەکەی ئیجابیاتەکەی ئەوەیە کە بە باوەڕی من کوالەتی جۆری کاندید ئەگۆڕێ جارێکی تریشە لە بەرنامەیەکی بەڕێز و لە چەند بەرنامەیەکی تریش باسمان کردووە یەکێک لەو هۆیانەی کە وای کردووە ئێستا هەڵبژاردننی پێشوەخت بکرێ زۆر هۆ هەیە بەڵامیشیشان ئەوەیە کە کەفاەتی دام و دەستگاکانی دەوڵات بە هەمیەوە بە وەزیرتەوە بە پەرلەمانتارتەوە بە گشتی باسەکەین ئێمە باسیەوە ناکەین خەڵکانیشی تیا لێوە شاون بەڵام بە گشتیەکەی خەڵکانێکە کە ڕەنگە بەهۆی ئەو قانونی هەڵبژاردن و بەزم و ڕزمەوە چوونەتە ناو دام و دەستگاکانی دەوڵەت و پەرلەمانەوە کە خەڵک پێی وایە شایستە نین قانونەکان باش نین دەوڵەت ئەدای باش نییە هۆکاریت زۆرە بە زەمەنیە ئەم قانونە ئەبێتە هۆی ئەوەی کوالەتی کاندید باش بێ تەلەڤیزۆنی گەلی کوردستانە نمونە لە سەرێکێتی یەنینەوە کەواتە ئەبێ یەکێتی نیشتیمانی دیارە هەموو حیزبەکانی کەش ئەبێ بڕۆن ئەم جارە تەنها ئەوە نیە لە ژوورێکی حیزبی داخراوە بڕیار بن من یا تۆ کاندید بکەن نا ئەبێ بچن ئەو کاتە بۆ نمونە هەر باسی هەڵەبجەمان کرد بزانن لە هەڵەبجە چێ پێگەی هەیە لە ناو خەڵکە خۆشەویستە جێگەی متمانەی خەڵکە جا ڕەنگە ئەو کەسە کەساتیشی ئاینی بێ ڕەنگە کەساتیشی کۆمەڵاتی بێ ڕەنگە ئەکادمیەک بێ ڕەنگە گەنجێکی بەناوبانگ بێ واتە تۆ ئەم جارە ئەگەڕێی بە دوای خەڵکانێکە کە کوالەتیان هەیە جاری پێشوو لەبەرەوەی لیستەکە لیستێکی حیزبی بوو ئەگەر حزب هەر کەسێکی بێنایە تۆ چی دەنگدا بە یەکێتی نیشتیمانی تۆ کاندیدەکانە بەلاوە ئەگەر کاندیدەکەش بەدڵ نەبووە لەبەرەوەی هەواداری یەکێتی نیشتیمانی ئەچی دەنگدا بە یەکێتی
کەواتە بە نەتیجە تۆ دەنگێکت ئەڕوا بۆ کاندیدەکان بەسەریانە بە جۆرێک لە جۆرەکان سوودی لێوەرەگرن وەنیە بەڵام ئەم جارەوانیە تۆم جارە لیستێک نییە ناوی لیسی یەکێتی بێ پارتی بێ گۆڕان بێ یەگرتو بێ ئەم جارە هاوڕێ هەیە کاگارام هەیە کاکاوە هەیە فلان هەیە فیسار هەیە فیسار هەیە کەواتە تۆ دەنگی بە یەک کەس کە دەنگی بە یەک کەس تۆ بژاردەت وەکو دەنگدەر زۆر لە بەردەمایە بە کوردیەکەی جاران سلێمانی 20 ساڵ پێش ئێستا ئێمە مۆڵمان نەبوو وەنیە ئێستا مۆڵ ئەوەنە زۆر بووە گەرمانەوە کاڵایەک جلێک بکڕین جاری وا تووشی کێشە ئەبین لەوەی باشەکانیان هەڵببژێرین کەواتە یەکێک لەلایەنە باشەکانی ئەوەیە کە ئەبێ حزبەکان بە دوای کوالەتی باشی کاندیدا بگەڕێن یەکێکی تر لە باشەکانی چییە؟ باشەکانی ئەوەیە کە تێچوونی دارایی بۆ کاندید کەمە بێتەوە باسی حزب ناکەم وەکو تاکە کەس یا وەکو حزبی بچووک و مام ناون تۆ خۆ هەڵبژاردووە جاران ئەبوو بۆ نمونە لە پارێزگای سلێمانی 45 ناحیە 15 قەزا تۆ لە هەر هەمووی وێنە هەڵبواسی سەردان کەیت کامپین کەیت ئەمە هێزگا زۆرە تێچوونیشی زۆریەوێ بەڵام ێستا تۆ لە چۆمچۆماڵ خۆتە هەڵەبژێری کەواتە تۆ بەس لە چۆمچۆماڵ وێنە بە گەڕەکەکانە هەڵەواسیت و تەنها لە سنووریشی جوگرافی کەمە کەواتە تێچوونی زۆر کەمە و زۆر بە ئاسانی ئەتوانی بگی بە دەنگدەرەکەت ئەمە لە کاتێکا تۆ لە مستەوای پارێزگایەکی گەورە کامپینەکەیت تۆ ڕەنگە لە ناوچەیەک ناسراوبی لە ناوچەیەکی تر ناسراو نەبی ئەمە خاڵێکی تری ئیجاریە کەواتە ئەتوانی بڵین ئەوەی پێیان ئەڵێن سەرکردە خۆماڵیەکان ینی لیدەری لۆکاڵ بەمانە سیاسیەکەی نا بەمانە کۆمەڵایەتەکەی بۆ نمونە لە ناوچەی فلان کەسێکەیە بە نمونە بێنمەوە نەبێ بە پڕۆپاکەندە من هیچ زانیاریم نییە لێرە و لەوەیە بیستین جوتیاری نمونەی هەیە دیارە من ئاگاداریەوە نیمەوانە خۆیان هەڵەبژێرن بۆ ڕوونکردنەوەی هێنمەوە هیچ یانێمە یەکێکە لەو پێشبینیانە ئەگەریشە لەو جوتیارە نمونەیانە خۆی هەڵبژێرە بۆ نمونە ئەمە بۆ تێگەیشتنە من پێشبینیەکەم یەکسەر دەنگیشی باش بەدەستبێنێ من نمونەیە بەڵام ڕەنگە ئەو جوتیارە نمونەیە لە ناو شاری سلێمانیە خۆی هەڵبژێرێ بە حکمەوەی ناو شار تایبەتمەندێتیشی کوشت و کاڵی نییە و جۆڵانەوەی بازرگانی و دام و دەستگای دەوڵەتی تایە بابەتەکە جیاواز بێت کەواتە ئەمە خاڵی باشە ئەی خاڵی خراپی چییە؟ خاڵی خراپی ئەوەیە کە ئەو کەسی کە ئەبێ بە نوێنەری گەل ژمارەی دەنگەکانی زۆر کەمە یعنی ئەگەر لە کۆیا سەیرێکی بۆ نمونە ئەو لە سنووریشی بسکۆلای خەڵک دەنگی پیاوە خۆ من دەنگم پێ نایەوە یعنی بۆ هەر هەمان نمونێنینەوە لە هەڵەبجە دەرچووە بەڵام خۆڕانیە و قڵاتزێ و گرمیان و سلێمانی دنیا پێ نایەوە لە ئەنجامی شابە بە نوێنەری هەمومان ئەمەژی شێکە لەو ڕخنانی کە ڕوبەڕوویە بێتەوە بۆ مانای ئەڵێن ئەو کەسەکە لە بازنیشی بچووکە تۆ لە ڕووی قانونیەوە کاندیدی یەکەیت ئەو کاتە بێ بە نوێنەری سنووریشی بسکۆلە نابێت بە نوێنەری هەندێک خەڵک بۆ زانیاری حتا هەندێک لە پەرلەمانتار و لە هانی سیاسی باسی ئەوە کە نەڵێن ئێمە چین لە دادگا ڕخنەی لێگرین بە زمانی دەستوری پێڵەن تانەی دەستوری دیارە ئێستا دادگای دەستوری قفڵ بووە بەهۆی ئەوەی کە ئەندامیشان خانەنشین بووە بەداخەوە لەم ڕۆژانەیە هەواڵێکی نەخوازراوم لەبارەی ئەندامیشی تریشانەوە بیست کە ئەوە بێ بە دوو حاڵەت کە بارێکی تایبەتی هەیە هیوادارم ڕاز نەبێت بە هەر حاڵ ڕخنەگرن ئەڵەچین لە دادگای دەستوری ئەگە دادگاکە دیارە پەرلەمانە سەخری شەوێت چارەسەری و شێش بکە ئەچین ڕخناگرین ئەڵێن ئەگەر ئەم قانونەوە بێمە پێچەوانی دەسوورە چوە لە دەسوورە باسی نوێنەرایەتیەکە و چەم شێ نوێنەرایەتی واتە نوێنەرایەتی گەل بەڵام ئەگەر تۆ لە سنووریی ئاوا بچکۆلای ئەو کاتە تۆ ڕەنگە لە قەزایشی بچکۆلای قەزاکە خۆی بچکۆلەیە تۆش بە چەند هەزار دەنگێکیش ئەبی بە ئەندامی پەرلەمان و نوێنەرایەتی گەلی عێراقەکەی ئەمە لایەنی باش و لایەنی خراپی پرۆسەکەیە باشە کاتەکە کەمە بۆیە حەزەکەم بە خێرایی بچمە سەر بابەتەکان ناوچە دابڕێنراوەکان ئەم دابەشکاریە چۆن دەبینی بۆی و کورد چۆن بچێتە ئەو معادلێ و لە ناوچە دابڕێنراوەکان لە کاتێکا قسەشەکەی یعنی ئێستا لە ناو هێزە سیاسی کوردەکان ورتری کەمەوە لە ناو یەکێتی و پارتیا کە دوو هێزی سەرەکین هیچ بەڵێ یان نەخێرێک بۆ ئەم بیرکردنەوەیە ئەم شێوازە لە دابەشکردنی بازدەکان نییە لە ڕاستی ئەمە پەیوەندی بە چەند شتێکەوە یەکەم ئەم بابەتە بابەتێکی گەورە و ئاڵۆزە لە ئیرادی کورد دەرچووە یان ئەتوانم بڵێم ڕۆڵی کورد لەم بابەتە ڕۆڵێکی زۆر لاوەچیە لە ڕابردوش گفتوگۆمان لەسەر کرد یعنی زیاتر ڕۆڵەکەی کورد ڕۆڵێکی سیاسی بۆ هەوڵی بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر پێداگیریە کرد لەسەرەوەی کە عێراقەمی یەک بازی هەڵبژاردن بێ بەڵام لە ڕاستیە ئەم پێشنیارە هەل لە سەرەتاوە ڕەت کرایەوە چکە ئێستا شقامی عێراق ئەو ڕاپەڕین و خۆپیشاندانانەی کرا داوای ئەوەکە کە گەنجە تووڕە و گەنجەکانی شەقام بێنە پەرلەمان و ئەم هەڵبژاردنە پێش وەختە وەڵامدانەوەی بۆ تووڕەیی ئەوان و بێ قانونێک دابنرێ کە ڕێگە بە ئەوان بێن لە ناوەندی بڕیاری وڵاتەکە بەشدار من بۆیە هەوڵەدەن قانونەکە بە دڵی ئەوان دابتاشن بۆیە بابەتەکە ئەوە نییە بڵێ
ڕێکەوتنێک سازدانێکی سیاسی هەبێ و ڕەچاوی کورد بکەن لە مەسەلە ئەمێنێتەوە سەر ناوچەی جێناکۆک ناوچەی جێناکۆک بۆ کورد دوو کێشەی تیا هەیە لە ڕاستیە کێشەیشان ئەوەیە کە لەبەرەوەی لیستەکە تاکە کەسیە جاران کە حیزبیش بوو کورد لە بینی خوا یەکگرتو نابوو هاوپەیمانەتی ناکەوت چکە ئەم قانونە ئێستا هاوپەیمانەتی تیان نەماوە من باسیەوە ناکەم بە شێوەیەکی نهێنی لە ژێرەوە حیزبەکان لە بینی خۆیان ڕێبکەون بە ئەندامەکانیان بڵێن لەم ناوچەیە دەنگ بن بە فڵان کاندید ئەمە پەیوەندی بە ئاراستەکردنەوە هەیە پێڵێن تەوجیهی تەنزیمی تا ڕێژەیە گەمە خەڵکیش پێوەی پابە نەبێ بەڵام وەکو هاوپەیمانێتی بڵێ ئێمە یەک کوتلەین و یەک لۆگۆمانەیە و هەموو جەماوەرەکەمان با بڕۆ ئەمە نەماوە لە ڕابردووش کە هەبوو کورد بەداخەوە یەکگرتو نەبوو بۆیە من ئەو گریمانەیە ئەبینم کە ئەمجارە بەهۆی ئەوەی کە کورد دابەزێ بە کۆمەڵی حزبی جیاواز و کۆمەڵی کەسایەتی بێلایانی سربەخۆش نیازیان هەیە هەردا ببزن و ڕەنگە خەڵکانیشی تریش داببزن ئەمانە بێتە هۆی ئەوەی کە جاریشکە دەنگەکان پڕشۆڕاو ببنەوە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە پەیوەندی بە کەرکووک و ناوچەی جێناکۆکەوە هەیە ئەو سیستەمی کۆتایە چۆن دابەشەکەن ئێستا بۆ نمونەی ماڵین 5 بازنەوە نییە ئێخۆیان جێهێشتەوە بۆ پەرلەمان باشە ئەم 5 بازنەیە چۆ بگرێتەوە سلێمانی خۆی ناو شار بازنەیەک بێ ڕانیە و قەڵاتزێ بازنەیە بێ نەخێربار ڕانیە لەگەڵ بۆ نمونە دوکان و ئەو شوێنانە بازنەیەکی تربێ ئەین لەسەر چه ئەساسێت و ئەم 5دا ئەنیت ڕەنگە بۆ سلێمانی کە یەک نەتەوەین و یەک پێکهاتەی ئاینی کێشە نەبێ بەڵام بۆ شاری وەکو کەرکووک کێشەیە بۆ نمونەیە ماڵین لە کەرکووک 3 کۆتامان هەیە باشە ویژن کاتێکین بە 3 بازنەوە باشە 3 بازنەکە کوێیە ناو شاری کەرکووک واوتمان بازنەیەەکە ئەی بازنەکەی تری کوێیە ئەمەش مۆزوعێکی زۆر ئەساسیە بۆ نمونە ئەگەر ئەو ناوچەیە بە زۆنی یەک پێکهاتەی داخراوە بێ کەواتە بە دڵنیاییەوە ئەگەر کورد بێ ئەمی کوردەی بە ئەگە عەرەبێ هەمی عەرەبەی بە ئەمەش هێشتاکە ماوە کە بگاتە ئەو خۆناغا بەڵام من وەکو بۆ چوونی خۆم ئەمان خوێندنەوەیکی سیاسیە خوێندنەوەیشی ئینتیخابی نییە شیعەکانی عێراق بەنسبەت مادەی 140 ناوچەی 140 ئەیانەوێت لە ڕووی سەروەریەوە لە ژێر ڕکێفی دەوڵەتی فیدراڵی بێ بەڵام لە ڕووی بەڕێوەبردننی ناوخۆی ئیدارەی محەلی ئەوی بە عەرەبی پێڵێن ئەیانەوێت لە ژێر دەستی کووردا بێ ئەوان ململانیان لەگەڵ عەرەبی سوننە هەیە بۆیە پێیان وایە ئەگەر بە دەستی کوردەوە بێ لە دەستێکی ئەمینترایە بۆ ئەوان وەک لە ژێر دەستی عەرەبێکی سوننا بێ کە ئەوان ڕکابەری توندی سیاسی یان ئێستا ململانی شیع و سوننا لە ململانی کورد و عەرەب زۆر گەورەتر و فراوانترە بۆیە بە باوەڕی من ڕەنگە لەمڕۆ ڕەچاوی ئەم تایبەتمەندیتی کورد بکەن واتە ئەمە یەکێک بێ لەو شتانەی کە کورد بەختی خۆی لەسەر تاقی بکاتەوە باشە لەو شوێنانە لەو ناوچانە تەکنیکێک تەکتیکێک چوزارم بیرکردنەوەیەک هەیە تۆ بە باشی بزانی کورتایە مامەڵە بکە بۆی ئەو زەرەرە نەکە یەک ڕێگە هەیە کە ئەو ڕێگەیەش وەکو ئەڵێن بەس زیاتر لە خەیاڵێکە چێچکە بارودۆخی سیاسی وڵاتەکەمان ڕێگەی پێ نایە خۆگەروانە بێت زۆر ئاسانە ئەوی ژەوەیە کە لایەنە سیاسیەکان لە نێوانی خۆیانە ڕێبکەون چۆن ڕێبکەون بۆ نمونە ئێمە لە بینی حیزبەکانە کاندیدی بەهێز هەڵبژێرین و بە خەڵک بڵین ئەمانە کاندیدی ئێمن و جگە لەمانە هەر کەسێکی تر خۆی هەڵبژێرێ نوێنەری کورد نییە جاوەکو کوردێک خۆی هەڵبژێرێ وەکو عەرەبێک خۆی هەڵبژێرێ وەکو تورکمانێک هەڵبژێرێ بۆ خەڵکەکەمانی ڕوونکەینەوە ئەمە نوێنەری کوردن بۆ نموناڵین ئەمە فڵانکەس لە گۆڕان ئەمە فڵانکەس لەنەوەی نوێ ئەمە فڵانکەس لە پارتی ئەنی هەموو پێکە هەموو حیزبەکان هەر یەکە بە پێی ئەو ئەنجامەی کە لە ڕابردوو لە هەڵبژارنەکان بە دەستی هێناوە یا بە جۆرێک تێگەیشتنەوە بەمەرجێ هەر یەکێک لەو حیزبانە ئەو کاندیدانی هێنە پێشەوە کاندیدی تازە بن کاندیدی تاقیکراوە نەبن خەڵکی کەرکووک ئێستا لە بارودۆخێکی تایبەتیایە نەکەن خەڵکی کەرکووک هەموو خەڵکی عێراق هەموو خەڵکی کوردستان داوای تازەبوونەوە و نوێبوونەوە و هاتنە پێشەوەی دەموچاوی تازە و عەقڵی تازەکە بۆیە تۆ بە کەرەسەیەکی تازە بچی مخاتەبەی خەڵکی کەرکووک و نەکەر کەرکووک هەموو ناوچەکان بکەی ئەگەر ئەمە بکەن بەڕای من کورد بەختێکی زۆری هەیە لەبەر یەکۆ لەبەرەوەی منافسەکە کە ڕکابەرەکە کە عەرەبی سونەن زۆر پەرتەوازن بابەتی خێڵەکی لەلای ئەوان هێشتا زۆر بەهێزە ڕەنگە خێڵی فلان بڵێ من حەقم نییە بەسەر هیچ شتێکەوە من لە عەشیرەتەکەی خۆم کوڕێکی خۆم هەرهاڵەوە خۆی هەڵەبژێرێ یعنی ئەگەر ئەوان دەنگەکانی خۆیان تا پەرتەوازەتر بکەن تا مڕەشەحیان زۆرتر بێ بە کوردیەکەی هەوڵ بە ئەوان مڕەشەحیان زۆر بێت تەنانەت ئەگەر پێو بکرێ مڕەشەحی فەیکیش بۆ ئەوان دروست بکەی یعنی یەکێک لەوانە بێنی دامی بکەی بڵێ بڕە خۆ کاندید کە بەس بۆی دەنگەکانی ئەوان پەرتەوازە بکەیتەوە بەڵام مڕەشەحەکانی خۆ کەم بکەیتەوە ئەمە تاکە ڕێگەیە بەڵام ئەمە وەکو باسم کرد پەیوەندی هەیە بەوەی زەمینەی ئەم شتە تا چەند لەبارە تا چەند ئەم شتە کراوە بۆ ئەوەی کە ئەم لێک تێگەیشتنە هەبێت دوا پرسیارم کاک هاوڕێ لەسەر کۆمیسیۆنە بەڵێ پێ دوای کۆمیسیۆن بتوانێت ئەم ئامادەکاریە فەنیانە بکە لە
کاتی خۆیە. بەڵێ ئێستا کاتێکی تاڕادەیە گونجاو لە بەردەمی کۆمیسیۆنا ماوە چکە مانگی 6 هەڵبژاردنە یەشتاکە کاتێکی گونجاوی لە بەردەستایە بەڵام ئەوەی لەمپەر لە بەردەم کۆمیسیۆنا قانونی هەڵبژاردنەکە تەواو نەبووە چکە قانونی هەڵبژاردنەکە پرۆسەی ئامادەکاریەکانی هەڵبژاردن بۆ کۆمیسیۆن دیاریەکە دووەمیان پەیوەندی هەیە بە بودجێ هەڵبژاردن کە پێویستەکە حکوومەت پارە با بە کۆمیسیۆن سلفەیەکی کەمیان داوەتە کۆمیسیۆن و پێویستەکە هەموو بودجەکە بخەنە بەردەسی بۆی بەپەلە بە خێرا گرێبەسەکانی ئەنجام با چکە پرۆسەی ئامادەکاری بریتە لە دابینکردنی پێداویستی لۆجستی بۆ پرۆسەکە لە بەرنامەکانی سندوقی دەنگدان بەرنامەکانی ئەژمارکردن و جیاکردنەوە کارتی دەنگدان پێداویستی لۆجستی ڕۆژی دەنگدان ڕاهێنان ئامادەکردنی گەنجینەکان بە تایبەتی ئێستا کە باسێک زۆر باسی لێواکرێ ویسم باسی کەم باش بۆ پرسیارت کرد بریتە لە ڕابردوو بوو بە کێشەیەکی زۆر گەورە کە کۆمپانیایەک بێنن کۆمپانیایەکی بواری ئایتی کۆمپانیایەکی بێگانە نەک کۆمپانیای خۆماڵی و نیشتیمانی لە دەرەوەی وڵات لە یەکێ لە کۆمپانیا هەرە بە ناوبانگەکانی دنیا ئەم کۆمپانیایە بێت پشکنین ئەوەی بە عەرەبی پێڵێن فەحس پشکنینی چی بکات مادەم سندوقی ئەلکترۆنی بەکارەهێنرێ و مادەم ئەنجامەکان لە ڕێگەی ئەنتەرانێت ئەگوازرێتەوە بۆ سنتەری سەرەکی واتە تۆ تەنها بە کاغەز ناچی ئەنجامەکان لە سلێمانی و لە بەسڕەوبەری بۆ بەغاو داخلی کۆمپیوتەری بکەیت نەخێر کە لە سندوقەکە بە شێوەی ئەلکترۆنی ئەنجامەکان ئەژمار کرا بە ئەنتەرانێتیش بوازرێتەوە بۆ سنتەر واتە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ئەم کۆمپانیای بێت پشکنین بکە بۆ ئەوی کە دڵنیا بێت ئەم پرۆسەیە بە پاک و بێگەردی ڕوا و دڵنیا بێ حاکەری ناکەوێتە ناو و دڵنیا بێت کە گەرنتی ئەوە بکە کە کێشەی ئەلکترۆنی تێناکەوێت چکە لە ڕابردووە ڕخنەی زۆر ڕوبەڕووی ئەمە بووە ئێستا حکوومەتی عێراقی لیژنەیەشی بۆ ئەومە بەستە پێکهێناوە لە دەستگای مخابەراتی عێراقی لە کۆمیسیۆن لە کۆمەڵی وەزارەت و لایەنی پەیوەندیدار کە ئەوان ئەم بابەتە بە شێوەیەکی مرکزی هەمەلایانە کۆمەڵێ دام و دەستگا بێکەوە بڕیار بن لەسەر یەکێ لەو کۆمپانیانە کاری پشکنین ئەنجام بات. باشە من سپاس دەکەم بەڕێز هاوڕێ تۆفیق شارەزای باشردەوەکەم سپاس بۆ بەشداری توانم بپرسم بە تەمانی خۆکان دیت بکەیت دیارە ئێمە لە وڵاتەکەمانە شانازیەکەینەوە پێم باش بوو ڕخنە ژیرێ زوو لە فەیسبوک و ئاناڵێن میدیاکارەکان ڕۆژنامەوانەکان خوان هەڵبژاردووە ڕاستیان پێم وایە ڕخنەیە زۆر لە جێگی خۆی نییە نەک لە بەرەوەی مجامەلەی تۆ ڕاستە کاری پەرلەمان کارێکی پرۆفشناڵانەیە بەڵام پەرلەمان نوێنەری هەموو پێکات و توێژەکانە بێ جوتیاری تیاابێ بێ حاکمیشی تیاابێ بێ میدیاکاریشی تیاابێ بێ گۆرانی بێژیشی تیاابێ من ئەوم بەلاوە گرنگ نییە هەڵوێستەکەی پەرلەمانتار گرنگە نەکارەکەی ڕابردووی من وابزانم میوانێکی فزولیش بوو بەڵام تۆ چەند جارێک دیدارە لەگەڵ مننا کردووە حەزم کە و پرسیارە بکەم سپاس دەکەم چاو ماچەکەم سپاس ناوەڵا خۆمەڵ نابژێرم پشێکی کورد وەرەگرین بە تەوەری دووەمە گەڕین وڵاتە. جاریتر سڵاوتان لێبێ لەگەڵ بەڕێز دکتۆر ئارسۆ حەوێز و تەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆکانمان تایبەت بە دۆخی ڤایرۆسی کۆرۆنا و بڕیارەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە دەست پێکەین کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکارمان لە هەولێر دەمەوێت بپرسم بەگشتی ئێستا لە هەرێمی کوردستان لە سلێمانی لە دوهۆک لە هەندێک ناوچەی دیکە لە قەزا باز لە بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا و بەرزبوونەوەی ڕێژەی مردن دەکرێت لێکۆڵینەوەکانی ئێوە و وەزارەت لەم بارەیەوە چی ئەڵێن و دروستی ئەم بابەتە لە چیایە بۆچی وایە؟ زۆر سپاس ئێمە بەرەو دۆخێکی مەترسیدا دەڕۆین بەڕاستی ئەگەر بەم شێوازە بین پابەندەبوونمان بەڕاستی یەک لە گرنگترین هۆکارەکانە ئێستامە بەم دۆخە گەیشتین پێویستە لێکۆڵینەوە بکرێ بە دوواداچوون بکرێ ئەمە لەبەرچی بەو دۆخە گەیشتین لە کاتێکدا ئێمە چەند ڕۆژانێک لەسەر یەک ڕێژەی چاکبوونەوەمان زۆر بەرز بوو ئێستا ڕێژەی توشبوونمان یان تۆمارکراوانمان ڕۆژانە زۆر زیاترە دوو هێندێ بەڵکو زیاتریش لە ڕێژەی چاکبووەکان بۆیە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بە بەردەوام پلانمان هەیە لە بۆ هەموو قۆناغەکان لە بۆ هەموو دۆخەکە هەڵدەسەنجێنین ئەم ڕۆژ وەکو جەنابتان دەزانن لە کۆبنەوەی لێژنەی باڵا راپۆرتی ئێمە بەتێر و تەسەلی باس کرا وەکو وەزارەتی تەندروستی چونکە ئێستا ئەمە قۆناغێکی هەستیارە
دەچینە لە ناو وەرزی پاییزین و دەچینە وەرزی زستانیش لە هەمان کاتدا قۆناغەکانی خوێندن ئێستا لە خوێندنگەکان لە پۆلی 1 و 2 پۆلی 12 ئێستا بەردەوامی هەیە و خوێندن هەیە ئەمانە هەموو کۆمەڵێک بابەت بوون کە لە راپۆرتی ئێمە هەبوو سەبارەت بە ڕەوشی ئێستای کۆڕۆنا و ڕەوشی ئێستای خوێندن و چۆن کاریگەری دەبێت لەسەرەمە گەورەترین کێشە لە هەڵکشانی ژمارەی توشبوانی ڕۆژانە بە ئەکیدی دەگەڕێنینەوە لە بۆ پابند نەبوون و استیغلالکردنی بەڕاستی مەسەلەی کۆڕۆنا بە بابەتی تر لەلایەن هەندێک کەس کە بەداخەوە ئەمانە تاڕادەیەک بەرپرس بوون لە پۆستی بەرزیشیان هەبوو لە دام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی لە حکوومەتی عێراقی ئێستا دەبینیم بە شێوازێک باسی ئەم بارودۆخە دەکەن هەر ئەمانە بوون بە هاوسۆزی خەڵکیان بۆ خۆیان ڕاکێشا دۆخەکەیان بەم ئێستا گەیاند لە هەمان کاتیشدا نابێت بەرپرسارەتێکە تەنها بخینە ئەستۆی ئەمانە دەبی هاوڵاتی زیاتر پابند بێ بەرپرسارەتەکە گەورەیە بەرپرسارەتەکە تەنها بەرپرسارەتی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان نییە دام و دەستگاکانی تریش بەرپرسن لەمە ئێمە دەبێ ئەمانە ڕێک بخرێتەوە ڕێنمایە تەندروستیەکان ڕێک بخرێتەوە تا ڕادەیەکی باش تونند بکرێت بۆ ئەوەی بتوانین ڕێژەی توشبوانیان ڕێژەی تۆمارکراوانی ڕۆژانە کەم بکرێتەوە بگەینەوە ئاستێگەر کۆنتترۆلی یەکجارەکیش نەبێ بەڵام بتوانین یان ئێستا بڕاستی گەیشتونەتە مەرحەلەیە کە ناتوانین هەتا نەخۆشانی مامناوەند لە نەخۆشخانەکان و سنتەرەکانی کۆڕۆنا وەربگرین بەوەش بەڕاستی کارەساتی لێ دەبێتەوە گەر بەم شێوەیە ئێمە پابند نەبین بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی دۆخەکە زۆر بەرەو دۆخێکی مەترسیدار دەڕوە یعنی ڕێژەکان بەردەوام لە هەڵکشاندایە ئەگەر ڕێژەی تۆمارکراوانمان زۆربی ڕێژەی حاڵەتی خراپ و ڕێژەی مردنیشمان زۆر دەبی کاک دکتۆرەڵی خەڵکانێک لە ئاستی پلەی تایبەت و باڵایە یعنی بەشێکن لە هۆکارەکە مەبەستن لە کێ و لە چی و لە کام جۆر لە قسە و تەداخولەوە ئەم حاڵەتی دروست کردەوە دەتوانین ڕوونتر پێمان بڵی؟ دەزانی ئێمە دەبینین ئێمە لە دۆخێکی زۆر هەستیارداین پێویستیمان بە هەموو شێوازێک هەیە کە یارمەتی دەربێ بۆ وەزارەتی تەندروستی بۆ کۆنتترۆلکردن و هێورکردنەوەی بارودۆخەکە بەڵام کەسانێک باسی ئەوە دەکەن کە پێداویستە تەندروستیەکان ناچێتە شوێنێک وەکو پێویست دەرمان و چارەسەری پزیشکی ناگاتە چەند شوێنێک ئەمەش بەڕاستی دوورە لە ڕاستیەوە من حەزم کرد ئەم بابەتە لە ڕێگەی جەنابتانەوە باز بکەم کە ئەمەش یەکەکە لەوەی کە دۆخەکە ئاڵۆستر دەکات ئێمە دەبی زۆر هۆشیار بین بە تایبەتی لە قۆناغی ئێستا هەمومان دەزانین پێداویستی ئەو پێداویستی کە لە بەغداوە دێتن لە حکوومەتی عێراق دەنێرێتە هەرێمی کوردستان ڕاستەخۆ لە ڕێگەیەکی مادیا بۆ کۆگاکانی پارێزگاکان دەچی ینی شتێکە مرکزی نییە لە هەولێرەوە دابش بکرێ ینی ئەمە حەسەیە بۆ هەموو پارێزگەکان دەچێتن بە ژێرەی ڕێژەی توشبوان و ڕێژەی دانیشتوان و ئەمانە حساب دەکرێت ینی شتێک نییە و بودجەی فریاگوزاریەکانمان هەیە بە شێوەیەکی زۆر عادلانە دابش کرا لەسەر هەموو پارێزگاکان لێش ئێمە لە هەوڵ داین دۆخەکە کۆنتترۆل بکەین بەڵام ناکرێت کەسانێک بەنابەت پرسانە هەست و سۆزی خەڵک ڕابچێشن وا بکەن کە ئێمە تەقسیری دەکەین لە دابیکردی پێداویستی پزیشکەکان لە ناوچەیەک لە بۆ ناوچەیەکی تر لێ ئێستا کاری ئێمە تەنها لەسەر ئەوەیە ڕێژەی توشبوانی ڕۆژانەکەم بکەینەوە بە ڕێنمایە پزیشکەکان بە هۆشیاری تەندروستی کە هەڵمەتێکی بەرفراوانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیە لە سەرەتای مانجینەوە تاوکو ئێستاش بەردەوامە لە هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان لێ ئێمە دەبی هاوکار بین چونکە ئێمە لەسەر بین بەرە بە ڕێزەکەتان هەموو هەوڵێکمان ئەوەیە کە خەڵک هۆشیار بکەینەوە چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەین ڕێنمایە تەندروستیان چۆن جێبەجێ بکەین لە سەرەتای پرسیارەکەشتەوە بۆ بەم دۆخە گەیشتین سەرەکیترین هۆکار ئەوەیە کە ئێمە پابند بوونمان بە شتێکی زۆر بەسیتە کە پێی دەرێن ماسک لە هەموو دنیا چارەسەری کۆڕۆنا نییە باشترین چارەسەر بۆ کەمکردنەوەی ئەم ڕێژەیە تەنها بەستنی ماسکە ماسک زۆر زەڕوریە بۆ ئەوەی بتوانین ڕێژەی توشبوانی ڕۆژانە کەم بکەینەوە بەڵام ئێستا دەبینین کە ژیان ئاسایی بۆتەوە بارودۆخەکە هەموو خۆی لێ هاتیتەوە بەڵام کە تەمەشا دەکەین شتێک نەمایە بە ناوی کۆڕۆنا دەبێ ئەمە لێ پرسینەوە لە خۆمان بکەین لە بەرچ بۆ دۆخە گەیشتین بۆ بیرکردنەوەمان وەی لێ هاتیە ئەگەر پێشتر کێشەی ئیمکانێتمان هەبوو بێ لە ماسک و لە مەوادی تعقیم و لە دەستکێش و ئەم شتانە ئێستا لە هەموو شوێنێک بەردەستە بەڵام پابند نابین لێ زۆر گرنگە ئێمە پابندی ڕێنمایەکان بین لەو کاتێک ئێستا وەکو باسشم کرد پەتایتر هەیە ڤایرۆسی تر هەیە کە بەرگەی لەشمان دەگری لەشی ئێمە ناتوانانی بەرەنگاری هەردوو ڤایرۆس بێتەوە بۆیە دەبی
خۆمان ئامادە بکەین بۆ ڕوبڕۆمنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا چونکە پزیشکانی پسپۆڕش ئەویان سەلماندووە لە کاتێکدا ئێمە ماسک بەکاربهێنین ڕێژەی ڤایرۆسەکە لە لەشمان کەمترە جەستەی یان بەرگری لەشمان زیاتر دەبێت بۆ ڕوبڕۆمنەوەی ڤایرۆسەکە. کاک دکتۆر بەشێک لە هۆکارەکان دەژگەڕێتەوە بۆ چاودێری حکوومەت و لایەنی پەیوەندیدار یعنی زۆر باس لەوە دەکرێت خەڵکێکی زۆریش لە فەیسبوک نووسیێتی ئەڵێ کافتریا ئەکەنەوە ڕێستۆرانتەکان ئەکەنەوە شوێنە قەرەباڵغەکان ئەکەنەوە بە دوواداچوونیش ناکەن بۆی کە لانی کەم ئەو شوێنانەی کە ڕێستۆرانت و مۆڵ و کافتریا و مارکێتن کارمەندانی ئەو شوێنانە خۆیان پابند نین بە ماسک و دەستکێشەوە پابند نین بە ڕێکارە تەندروستیەکانەوە بە پاکردنەوە بە تاقیمکردنەوە بە ڕشتنی مەوادی دژە ڤایرۆسەکانەوە واتە بە دوواداچوونیش بۆ ئەم بابەتانە دوای ئەوەی کە دۆخەکە تۆزێک ئاسایی کرایەوە بە دوواداچوونیش بۆ ئەم بابەتانە لە هەرێمی کوردستان لاواز دەبینرێ نابینرێ ینی ئەرکی وەزارەتی تەندروستی نییە ئەم بە تەنسیق لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئەم جۆرە لە بەدواداچوون و وردبوونەوە لە کاروبارەکانیشدا بکە. ئێمە بەبەردەوام ینی چاودێری ئەم شوێنانە دەکەین بە تەنسیق لەگەر پارێزگەکان لەگەر ئیدارە سەربەخۆکان بەڵام کە شێوازی پابندبوون بە ڕێمایەکان کەم دەکرێتەوە خۆوە تەنها ئەرشی وەزارەتی تەندروستی نییە چونکە بڕیار دەردەچێت بڕیارەکە تەنفیز ناکرێت یعنی ئەمە زۆر لە بڕیارەکان دەرچۆ ئالیەتی تەنفیزکردنەکان لە ئیدارە سەربەخۆکان چۆنە بەڕاستیەوە یەک لە کێشەکانە پێویستە ئەو بڕیارانە دەردەچێت وەک خۆی جێبەجێ بکرێت ئەمە یەک لە بڕیارەکانی ئەمڕۆ کە بەڕێز و تەبێژی حکوومەت هەرێمی کوردستانیش ئاماژەی پێدا ئەوە بوو کە سزادان ئەو کەسانەی کە ماسک نابەستن ئەو سزادانەش پێویستە ئالیەتێکی لێ بدۆزرێتەوە بۆ ئەوی جێبەجێ دەکرێت ئەرچی ینی پاڵەپەستی و سەر بەش بڕە کەم بکرێتەوە چونکە کە ڕێنمایەکان جێبەجێ کرا ئەمە چمان دەوێت بەس تەنها ڕێنمایەکان جێبەجێ بکرێت ئەمە نامەنەوێ بگەینە مەرحەلەک بەڕاستی ئەمە بەرپرسیارەوە بەرپرسیارە ینی وەزارەتی تەندروستی بە پێی ئەو توانای لە بندەستیدایە هیچ کاتێک درێخی نەکردووە لە هۆشیاری تەندروستی لە مراقەبەکردنی هەموو ئەو شوێنانەی کە جەنابەت باست کرد بەڵام ئەگەر هەر چەند بڕیاریش دەربکرێ ئەمە دەبی هاوڵاتیان ئەمە بزانن ئەگەر پاڵپشتێکی باشی دام و دەستگا حکوومیەکان لەبن زۆر زەحمەتە ئەم هەڵمەتانە هەموو یاخود ئەو بڕیارانە هەمووی سەر بگری بڕیاری بەستنی ماسک بڕیارێکی زۆر گرنگە وەزارەتی تەندروستی لە ڕێتی مەکانەوە نەکەر ئەو شوێنانەی کە جەنابەت باس کرد هەتا پرۆسی خوێندنیش کە ئێستا کراوەتەوە هەر چاودێری وەش دەکا هەر ئەوەندەش دەکرێت یعنی بە بەردەوام بودجەی فریاگوزاریمان هەیە لە بۆ هەموو پارێزگاکان لە ڕووی ئەمنیەتەوە تەنسیقەیە لەسەر لەگەر پارێزگا لەگەر ئیدارە سەربەخۆکان بۆ جێبەجێکردنی ڕێنماییەکان هەموو شتێک دەکرێت ینی ئەمە بەردەوام شوێنی تریش دەکەینەوە لە نەخۆشخانەکان ئەگەر وەکو پێداویی پزیشکی باسی لێ بکەین لە شوێنی چاودێری چڕ لە زیادکردنی شوێنی نەخۆشانی وەرتوو بەڵام ئەمانە هەمووی چارەسەر نییە یعنی ئەمە ئەرچی وەزارەتی تەندروستیە و بە تەواویش جێبەجێ دەکات و بە بەردەوامیش لە ڕووی لەم بابەتەوە گرنگە لە لای کە بە شێوازێکی ڕێکوپێک جێبەجێ بکات بۆ ئەوەی کەمترین هاوڵاتی کێشەی بوونی شوێنیان هەبێت خوانە خواست ئەگەر حاڵەتەکانیان ترسناک بێنە حاڵەتەکان هەر تەمام ناوەندیش بێ بەڵام وەزارەتی تەندروستی تەنها بەرپرس نییە لەم دۆخە دەبی هەموو لایەک بزانی هەمومان بەرپرسین لەم بارودۆخی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئەرکەکە زەحمەتە هاوڵاتیان بە دەرەجەیەک دام و دەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجە دوو ئەمانە هەموو کۆمەڵێک خاڵن کە پێویستە پەیڕۆ بکرێت بۆ ئەوەی باشە ئەو زەختەی لەسەر وەزارەتی تەندروستی هەیە کەم بکرێتەوە باز لە مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆرۆناکەین دەڵێن گەیشتونەتە قۆناغێکی مەترسیدار ڕۆژەکەوا بڕوا کۆنتترۆل ناکرێ وەکو خۆت وتر نەخۆشی مامناوەند ئێستا جێی نییە تەنها نەخۆشە ئەوانی کە تووشی نیشانە قورسەکانی ڤایرەسەکە بوون لە نەخۆشخانەکانە شوێنیان هەیە ئەمانە هەموو لەلایەکە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتێ تەندروستیەکان فەرمانگە تەندروستیەکان ئاماژە بەم مەترسیانەکەن بەڵام شان بەشانی ئەمە ناوەندەکانی خوێندن بۆ 1 و 2 سەرەتایی دەکرێنەوە بۆ 6 ئامادەی یاخود 12 ئامادەی دەکرێتەوە بۆ زانکۆکان بە جۆرێک لە جۆرەکان دەکرێنەوە بە شێوازی ئاوێتە و لەم بابەتە یعنی هەز ناکەی لە هەردوو جۆر لە بڕیاردان و بیرکردنەوەدا جۆرێک لە جیاوازی هەیە جۆرێک لە تەناقوس هەیە لە بڕیارەکاندا منداڵی سەرەتایی من زۆرێک لە کەس نووسێت یانەڵێت چۆن بوێرە مناڵەکەم بەرمەوە بۆ بنێرمەوە بۆ قوتابخانە کە دڵنیام خۆی ناپارێزێ و نازانێ خۆی بپارێزێ
و هەموو لایەنە پەیوەندیدارە تەندروستیەکانی حکوومەتیش ئاماژە بە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و قۆناغێکی مەترسیداری دەکەن. ئەم دوانە چی ئەڵێ وەک وەزارەتی تەندروستی ڕەتان لەسەر ئەم دوو جۆرە لە بیرکردنەوە لە بڕیار لە یەک حکوومەتا چییە؟ خۆی دوو جۆرە بڕیار نییە یاخود دوو جۆرە بیرکردنەوە نییە. ئێمە یەک لە تەوەرەکانی کۆبوونەوەی ئەمڕۆ ڕەوشی خوێندن بوو. ئێمە هەڵسەنگاندن دەکەین لەو چەند ڕۆژەی داهاتوو لەسەر ئەو قوتابیانەی کچە لە قۆناغی 1 و 2 لە قۆناغی 12. ئەو هەڵسەنگاندنە زۆر گرنگە. راپۆرتێک دەدرێتە وەزارەتی پەروەردە لەم بارەیەوە. ئایا بتوانین قۆناغەکانی تر بە شێوەیەکی تەدریجی بکەینەوە 3 و 4 و 9 لەگەڵ قۆناغەکانی تر یاخود ئەو هەڵسەنگاندنە ئاماژەیەکمان پێدەدا کە دۆخەکە ترسناکە و ڕێژەیەکی زۆر لە مامۆستایان و قوتابیان توش بوونە. لە هەردوو حاڵەتەکە لە کاتی خۆی ئەو هەڵسەنگاندنە پێمان دەڵێ ئەگەرنا ینی دوو زۆر لە بیرکردنەوە نییە خۆی هەر شێوازێک هەر اختراحێک بکرێت لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ بەرەو پێچوونی پرۆسەی خوێندنە بۆ ئەوەی کەس لە خوێندندا نەبڕێ. بەڵام ئێمە لەسەر ئێمە وەکو ژیانی هاوڵاتیان ئەمە وەکو وەزارەتی تەندروستی ئەمەمان زۆر پێگرنگە چونکە منداڵانە ئەگەر تەسیریان لەسەر خۆیان نەبێ ئەکید تەسیریان لەسەر دەوروبەریان دەبێت کە دەچنەوە و قسەکەی جەنابیش دەجێتی ینی لەوانەیە بەم تەمەنە نەتوانی بە شێوەیەکی ڕێکوپێک خۆی بپارێزی. هەڵسەنگاندن لەسەر ئەو بابەتانە دەکرێت ینی ئەو خاڵانە زۆر گرنگە ئەوەی باست کرد. ئەمە قۆناغێکی گرنگە قسەی لەسەر دەکرێت ئەو کاتی دەتوانین بڕیار بدەین لەسەرکردنەوەی قۆناغەکانی تر یاخود لەسەر داخستنی قۆناغی 1 و 2 واتە خەڵک مناڵەکەی بنێرێتەوە ئێوە ترس لەوەیان نابینن وانە؟ واللهی ترسەکە ئەمە لۆیەش هەڵسەنگاندنەکە دەکەین. یعنی مەسلەی چوونی قوتابیان لە بۆ قوتابخانەکان و لەسەر ئەو بڵاوبوونەوەی ڤایرۆس و کۆڕۆنا کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئەمە زەنگێکی مەترسیە. ڕێک ئەوەش قسەکەی کە دەڵم دوو جۆر بیرکردنەوەی لە لایەگەڵی زەنگەکە مەترسیدارە و لە لایەکیش دەوترێت با قوتابخانەکان هەبن و بچنەوە. دەست خۆش بێ من تێدەکەم کە ینی تۆک و تەبێژ و ڕەنگە تەنها وەزارەتی تەندروستی من ناڵێم دوو بیرکردنەوە کە بڵێ دوو بیرکردنەوە بۆ خوێندن یا قوتابخانەکان دوو بیرکردنەوە نییە ئەمە ینی تاوتوی پێشنیاری وەزارەتە جیاوازەکانیش دەکەن کە دەڵێن دوو بیرکردنەوە مەبەستم لەوەی بەڵێ باش دوو جۆر نییە. نانا دوو بیرکردنەوە نییە چونکە ئەمە نەمان گوتیە خوێندنەکە بەردەوام بی یانە ئەمە نەمان گوتیە با بچن خوێندن بکەن و بەردەوام بی و ئەمە هیچ ئاگامان لێ نابی. بیرکردنەوەکە ئەوەیە پرۆسەکە دەستی پێکردیا قۆناغێکی گرنگ لە پێشمانە هەڵسەنگاندنی لۆ دەکرێت ئەو کاتە بڕیارێکی وا دەدەین کە هیچ کەس لەم ڕەوشێکە ئێستا هەرێمی کوردستان تێدایە زەرمەند نەبێ نەک ئەوەیە بڵین نەخێر با بەردەوام بن و ڕەوشەکەش مەترسیدارە و ئەوانیش با لە قۆناغی لە خوێندن بەردەوام بن بەو شێوەیە نییە. بەڵێ کاک دکتۆر هەندێک شوێن هەیە ڕەنگە زۆر پێویست نەبن لە ئێستادا هەبن وەکو دەوترێ ینی لایڤ میوزیکەکان و هەندێک جۆر لە کافتریا و هەندێک شوێنی گشتی بۆ ئەمانە بڕیاری تایبەتانە بێ وەکو وەزارەتی تەندروستی بە هەمانگی لەگەڵ وەزارەتەکانی تر؟ هەر کاتێک ئێمە بزانین بە داخستنی چەند شوێنێک ڕێژەی توشبووان یان ڕێژەی تۆمارکراوانی ڕۆژانە کەم دەبێتەوە دۆخەکە تا ڕادێکی باش بەرەو ئاسایی بوونەوە دەڕوا ئێمە بەکیت پێشنیار دەکەین بۆ داخستنی ئەم شوێنانە. بەڵام هەر کاتێک ئەو شوێنانش کە بەکراوەیی مابن دەبێت پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن و لەسەر ئەوەشە کە بڕیاری سزادان درا بە نەبەستنی ماسک چونکە بەڕاستی ئەو شوێنە گشتیانە زۆر کاریگەری دەبێت لە ناو کۆمەلگا بۆ زیاتر تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا. لۆیە داوایان لێ دەکەین ئەگەر شوێنەکان بەکراوەی بمێنەوە پێویستە پابەندی ڕێنمایەکان بن بە تایبەتی لە شوێنە داخراوەکان. بەڵام ئەمەگە باسی شوێنە گشتەکان بکەین و شەقامەکان و شوێنە گشتەکان لە هەموو شوێنی دنیا هەیە. خەڵک مەسەلەن ماسک بەکاردێنێ و خەڵکی شێ ماسک بەکار ناینێ. ئەمە تا ڕادەیەکی لەوانەیە جێگەی پەسەند بێ بەوەی کە دەبینین کە دووری نێوانیان دەپارێزن و ماسک نە بەڵام شوێنەکە گشتیە کراوەیە. بەڵام لە شوێنە داخراوەکان بە هیچ شێوەیەک لەسەر ئەو بڕیارانەی کە ئەمڕۆ لە ئەنجومەنی باڵاش دەرس و پابەند نەبوون سزای دەبێت
چونکە هەوا گۆڕچێ زۆر گرنگە و شوێنانێکە هەوا گۆڕچیان نیە زۆر پێویستە پابەدون بە ڕێمایە تەندروستیەکان و بەستنی ماسک یاخود بەکارهێنانی ماسک. بەڵێ دکتۆر ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس دەکەم هەرکرد کێشاکە لە چەوەری دووەمی بەرنامەی گەرما و گەرم بەشدار بووی سوپاس بۆ بەشداری و ڕوونکردنەوەکان و وەڵامدانەوەی پرسیارەکان سوپاس بۆ ئەوەش کە بینەر بوون خواتان لەگەڵ.